بەڕێز ئەنوەر حسێن بازگر شارەزای کاروباری ئێران لە ستۆدیۆ لە بڵتنی کەناڵەش میوانمانە بۆی کە زیاتر شرۆڤەی ئەم بابەتە بکەین. مامۆستا ئەنوەر بەخێراتی. سپاس. کاتێک کە سەرۆکۆمارێکی گرنگی وەکو وڵاتێکی ئێران دێتە عێراق و پاشان ئیستثنا بۆ هەرێمی کوردستان و دواتر بۆ پارێزگای سلێمانیش دەکا و سەردان دەکا و کۆ دەبێتەوە، ئەم وێنەیە چۆن دەبینن وەکو خوێندنەوە بۆ سیاسەتی ئێران لە ناوچەکەدا؟ زۆر سپاس. لە ڕاستیە کۆماری ئیسلامی ئێران دەوڵەتێکی گەورە و گرنگ و جیۆپۆلیتێکی گەورەی هەیە لە خۆرهڵاتی ناوەڕاستە بە هەمان شێوە تێڕوانینیشی بۆ دۆستەکانی لە خۆرهڵاتی ناوەڕاست و لە منتەقەکایەوە جیۆپۆلیتیکی گرنگی ئەو شوێنانش بۆ ئێران گرنگی و تایبەتمەندی گەورەی هەیە. حەسەن عەلەوی لە کتێبەکە بە ناوی عێراقی ئەمریکا ئەڵێ عێراقی ئینگلیزەکان هی سوننە بوو، بەڵام عێراقی ئەمریکیەکان هی شیعا بێ. بەواتایەکی تر ئەوەی کە عێراقی سوننیەکانی وڵاتانی کەندا بوو، بەڵام عێراقی شیعەکانی ئێرانە بێ. ئەمە مەسەلەن دەمێک ساڵە ئەمێوتەوە. لە حقیقەتدا ئەوەیە کە ئێستا عێراق بۆ ئێران گرنگیەکەی هێندە گەورەیە، ئەتوانم بڵێم لە دوای تاران زۆر زۆر گرنگە بووی. بێگومان خۆیان نایانشاردەوە. کاتی خۆی قاسم سلێمانی وتی ئێمە لە یەک کاتدا 5 دەوڵەتمان هەیە، مەبەستی دیمەشق و بەیروت و بەغدا و عەدەن و تاران بوو. ڕاستی شێکرد و هەموو ئەمانە هەیمەنە و هەژمونی ئێرانی بەسەر لەو ململانێ ناوخۆی و ناوچەی و نێودەوڵەتیانەی کە هەیە. لەبەرەوە عێراق بۆ ئێران زۆر زۆر گرنگە، بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی ڕزگاربوونی عێراق لە دەستی حکوومەتی عێراقی پێشوو هەموو فۆکەسی گرنگی خستۆتە سەرەوە بە نوقتەی استراتیژی و جیۆپۆلیتیکی خۆی و قوڵای ئەمنی خۆی ئەزانێ. بۆیە ئێران جگە لەوەی کە تەنها سەفارەتخانەیەکی وەکو دابینێ و دەوڵەتی، بەڵام ئێران گەورەترین قونسوڵیەکانی لە هەرێمی کوردستان و لە نەجەف و کەربەلا و بەسڕا و سلێمانی هەولێر قونسوڵیەکە هیچ وڵاتێک دوکانی ئەمریکاش ئەوەنەی قونسوڵیەوی نییە. ژبەروێ یەکەم ویزگەها خۆدا پشتی و دەست بکار بوو وەکو سەرۆکۆمار پزیشکان سەردانا عێراقی یەکەم وڵاتێکی سەردانا عێراق بێت و بۆ هەرێما کوردستانیشی یەکەم سەرۆکۆماری ئیرانەیە. ئەوەش زۆر گرنگە. مەسەن خۆشیان نەڵێن، یعنی خۆشیان دوێنێ عەباس عێراقچی وەزیری دەرەوەڵێ گرنگترین سەردانی پزیشکیان دەست پێیەکە کە یەکەم سەردانیەتی لە دوای دەست بەکاربوونی و یان لە دەستدانی سەرۆکۆماری پێشوو ئەوەیە کە دیسان ئەوە دەی دەکاتەوە کە عێراق بۆ ئێران چەند گرنگە. گرنگەکانی چی؟ ئەگەر مەسەلەن ئێوە دیقەت بین ئێمە جگەلەوەی پرسێکی تاریخی گەورە هەیە لە بینی عێراق و ئێرانەوەی کە مۆزوعی شیعە و سونی و مۆزوعێکی تاریخی و شوێنە مقدسەکان بۆ ئێران چەند گرنگە. ینی تێڕوانینی ئێران بۆ ئەو شوێنە مقدسانە وەکو نەجەف و کەربەلا و کوفە و ئەوانە ئەهمیەتێکی زیاد لە پێویست ئابووری و سیاسی هەیە. ئەم چین بژن خاڵە هەرە گرنگ یا سەرەکیت نابەرە عێراق و ئیرانێدا ئابووریە یان خاڵێن گرنگتر هەنە؟ بە نەزەری من کۆماری ئیسلامی ئێران ئەو خاڵە مەزهەبی زۆر زۆر بۆ گرنگە کە ئەو شوێنە پیرۆزانە کات خۆی لەبیر دێ کاتێکە شۆڕشی گەلانی ئێران ڕوویدا و خومێنی هاتە سەر حکوم وتی ڕزگارکردنی قودس بە نەجەف و کەربەلایە تێپەڕێ. لەبەرەوە شوێنە پیرۆزەکان بۆ ئەوان زۆر زۆر گرنگەوە. بۆ معلوماتی جەنابیش لە دوایەتە سەرکاری کۆماری ئیسلامی ئێران هەیمەنەی شیعە کە بەهێزترین و کاریگەرترین مەسەلەن لایەنی مەزهەبیە بۆ کۆماری ئیسلامی ئێران زیاتر گەشەی کردو بۆ زیاتر لە 300 ملیۆن کەەوە هەندێک پیان وابوو 170 ملیۆنە پێش دەست بەکاربوونی هاتنە سەرکاری. ئەمە زۆر گرنگەوە. دوایەوە ئەگەر دیقەتی عێراق بێ، عێراق گەورەترین وڵاتی بەرەمهێنی نەوتە کە شیعە حکومیتیاکە. ئەمە زۆر گرنگە دیسان بۆ کۆماری ئیسلامی ئێران. لەبەرەوە ئەوە جگە لەو سنوورە پان و پۆڕی هەیە، نەجگە لەو مەسەلە کێبرکی ئەمنی و سیاسی کە لە منتەقەکە هەیە عێراق چەنە دۆستی کەنداوە بێ، چەنە دۆستی تورکیا بێ، چەنە دۆستی کۆماری ئیسلامی ئێرانە بێ. بۆیە ئەو مەسەلانە زۆر گرنگە و ئەو مەسەلە مەزهەبیانەوە. دوای بەدوای ئەوە خاڵێکی گرنگ ئێستا چەقی ململانەکانی تاران و واشنتۆن عێراقە. هەردووکیان لە دوای پرۆسی ئازادی و ئەم ململانەیانیان لە ئەفغانستانەوە گواستۆتەوە بۆ عێراق. هەردوو لایەنیانێ عێراقی ئەوان بێ. هەرچەندە بە نظری من ئەمریکا لەم بارەیەوە لە عێراقا پاشەکشەی کردەوە بەرامبەر بە هەیمەنە و نفوزی کۆماری ئیسلامی ئێران. ئەو واقعەتە. دوای ئەو خاڵێکی تریشکە بۆ کۆماری ئیسلامی ئێران عێراق و هەرێمی کوردستانیش زۆر گرنگە. ئەو هیلالی شیعەیە کە دیسان لە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانە
ئەو هیلالە شیعی کە لە تارانەوە دێتە کرماشان دێتە ئەمبەرەوە بۆ دیالە و تکریت و ئەچێتە شەرگات و شنگال و تا ئاگاتە دیمەشق و لێەوە چێتە بەرزایەکانی جۆلان ئەم خەتە تاران بەڕێوەی با بۆ ڕوبەر بۆ دەعمی و پشتیوانی ڕاستە و خۆی هیلالی شیعی کە حزب الله نوێنەرایەتیەکە لە جنوبی لوبنان بە عێراق هاتەیە پەڕێ و بە منتیقە سونیەکانی شاتەیە پەڕێ کە دوای شەڕی عەزیزیسان کۆماری ئیسلامی ئێران هەیمنەی کردو ئەو بەنسبەت عێراقەوە ئێزگار زۆر گرنگە جگە لەو ئەو هەموو گەمارە و ئابوووریانەی کە لەسەر ئێران لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆ معلوماتی دوێنێ هاوکار لەگەڵ سەردانەکەی بۆ ئێرە وەزیری دەرەوەی ئەمریکا بلیکیان ڕایگەیان لە بەرامبەر پشتیوانی ئێران لە شەڕی ئۆکراین و رووسیا لە رووسیا گەماروی تازەیە خینە سەر و دوێنێ وتی هەموو گەشتە ئاسمانیەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ یەکێتی ئەوروپا و هەموو گەشتەکانی فڕۆکخانەی ئێران ئێرلاین هەمووی وەستێ دیسان لەو جیجگە لەو هەموو گەماروانی کە لە سەرەتی و عێراق منفەزێکی گرنگە بۆ کۆماری ئیسلامی ئێران بۆ ساخنەوەگەر سەرنج بدەن لەم حکوومەتی ئێستای سوودانیدا لەم عهدەی سوودانیدا زیاترم پەیوەندیانە باشتر نەبوو لەگەڵ ئێرانە بە بەراورد بە ڕابردوو بێگومان ئەوە زۆر دقیقەیەکیانەوەی کە سۆدانی چاودێرانی سیاسی پیان وایە سەرکەوتوو بۆ لە ئیدارەدانی حکوومەت و تا ڕادەیەک کەم دەستکردنەوەی گروپ و میلیشیاشیەکان و حەشتی شعبی و لە هەمان کاتا ئەو هاوسەنگی نێوان واشنتۆن و تارانی ڕاگرتووە و کۆماری ئیسلامی ئێرانیش لەم دەورایی سۆدانی و لەم دەورەی خودی پزیشکیانیش پێی باشە کە هێمنی و ئارامی لە عێراقش و لە ئێران و لە وڵاتە دۆستەکانی بەرقەرار بێ بۆ ئیدارەدانی قەیرانەکان و لە هەمان کاتدا بۆ شکاندنی گەمارە و ئابوووریەکان لەبەرەوە کۆماری ئیسلامی ئێرانیش بە نەزەری من لە سۆدانی ڕازی هەرچەندە دۆستەکانی کۆماری ئیسلامی ئێران و بە تایبەتی مالیکی کێشیان هەیە کە دا هەڵبژانی پێشوەخت دەکا و لە هەمان کاتدا ئەوەندەی منیش بزانم خەڵکی عێراق ینی بە تایبەتی ناوچە عەرەب نشینەکان خودی شیعەکان و سونەکانیش لە حکوومەتەکەی سوودانی ڕازین بەرامبەر بە خزمەت گوزاریەکان و لیژنەی نەزاهە و پێداویستیەکان و موچە و دابینکردنی گوزەرانی باش ئەوە بۆ دلیلەیە کە ئەوێ مەسەلەن ڕۆڵی ئێرانیش لە بەرچاو بگرێت چونکە هەر کەسێک کە سەرگۆزیرانە لە بەغا بەبێ کاریگەریەکانی کۆماری ئیسلامی ئێران ناتوانێت دابدرێ ناتوانێت سەرکەوتو بێ بۆیە بە نظری من هەر ئەوەی کە بۆیە پزیشکیان مەسەلەن لەم سەردانەیە جەخر لە سەرەوە کاتەوە ئەو پەیوەندی ئاڵگۆڕ ئابووری بازرگانیانەی کە هەیە لە 10 ملیارەوە بگەێنێتە 20 ملیار ئەوەش بە بەرمەبنای ئەو ئاڵگۆڕە ئابووری خێرا و گەشەکردووی تورکیا لەگەڵ عێراق هەیەی بە نظری من عێراق بۆ ئێران زۆر گرنگە و دەستیش لەم گرنگی هەڵناگرێ و ئامادەیە زۆر جار سازشی لەسەر بکە لەگە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئامادەشە قوربانیشی بۆ بە کاکەنوەر ئەو ڕێکەتنێت ئیران بێت دیگە لە عێراقی بکەن یان عێراقیژی لە هەم بەرش ئیران بێن تایبەتژی مژارە ئاڤەیە هەی مژارێن بازرگانیژی گەلێکێت هەینە نابەرە هەردوو وڵاتاندا چ ڕێکەتن زیاتر دێنە ئیمزاکردن بینە جێبجێکردن کیش ڕێکەتن گرنگن نابەراوەدا نیقاشێت سەر بکەن سەر مەسەلا تورکیاژی حەسم هەندێک سەر ڕێکە گەشە پێدانی باغبن ئەف هاتنە سەر و کۆماری ئیرانە هیچ تشتێک دێ لێ ڕێکەتنێ بێت گوهارتن یانە لە ڕاستیە یەکەمیان بەنسبەت ئەوەی کە من پێم وایە کێشەی ئەو لە بینی عێراق و ئێرانە زۆر گرنگ نییەوە ئێران ئامادەی هەموو هاوکاریەکە بۆ عێراق ئێران ئامادەی هاوکاریە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمی گروپە تیرۆریستیەکان وەکەوەی لە ساڵی 2014 بەرامبەر داعش بینیمان ڕۆڵی کۆماری ئیسلامی ئێران چی بووە و عێراق ئێران ئامادەیە گروپە شیعیەکان لە ناو تایارێکە کۆ بکاتەوە و ئێستا ئەبینی لە دەورانی تازەی عێراقا لە دوای لابردنی حەلبوسی نوێنەری سونیەکان ئێستا بەهێزترین کاندید کە هەیە مەشەدانیەکە ئۆکەی کۆماری ئیسلامی ئێرانی لەسەرەکە سونیە و لە هەمان کاتە هەوڵەدا مختەدا سەدریش بێنێتەوە ناو کای سیاسی دوور نەبێ و لە هەرێمی کوردستان مەسەن هەوڵی داوە کە لایەنە ئەو گژی و ئاڵۆزیانی کە لەنیوانی چێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان خاوی کاتەوە و لە زۆر مەجای ئابووری و سیاسیە بۆیە بە نظری من ئێران لە کەیسی ئاوا هەرگیز وەکو تورکیا ناکە لە بەرامبەر دروستکردنی ئەو پرۆژانی کە کۆماری ئیسلامی ئێران لەسەر ئاوەکانی کە دێتە باشوور و عێراق دروستی کردووە بەقەر ڕۆبێکی ئەو پرۆژەیە نییە کە تووشیا بە ناوی گاپەوە دروستی کردووە کاتوانە ئاوی دز لە فرات هەمووی بگرێتەوە و زۆریش دوژمنکارانەیە ئەوەی تووشیا بە نەزەری من زۆر دوژمنکارانەیە بەرامبەر بە عێراق و سووریا و ئەو هەم چاوی لە ینی جیاوازیەکەوێت کە
زایندی قەت بە ئێستا تورکیا لە ناو دانیشتنە ناڕەسمی نهێنیەکانی پەرلەمانی تورکایە مووسڵ هەولێر کەرکووک ئەوانە بە ویلایەتی خۆی زانێ هێشتا تورکیا ئەم بانگە شەیلانی کەم ڕاستەوخۆ ناکە بەڵام ئەڵە دۆستی منن بەهۆی مەسەلەن بە تایبەتی شوێنە پیرۆزەکانەوە لەو بارەوە پێم وایە تێڕواینی ئێران لەم بارەوە تێڕواینێکی باشترە سەبارەت بە مۆزوعی ئەوەی ڕێگای گەشە وە سەردانی ئەم ڕۆی پزیشکیان بۆ بەسڕایەکیانەوەیە کە بە دوای پرۆژەی گەشەی تورکیا کە ئەوێ ئەو خەتە استراتیژیە لە بینی کەندای فارز وڵاتانی کەندا و بگەێنێ بە تورکیا بۆ یەکێتی ئەوروپا لەو ڕێگەیەوە بە تێچوویەکی 7 ملیار دۆلاری کە زۆر گرنگە و مەسەلەنەوەی کە عێراقی شێتی بە نەزەفا بڕوە ئەوە کە وەکو شوێنێکی گرنگسێکە و دوایە چێتە ناوچە سنوونیەکان و هێشتا یەکلان نەبووەوە هەرێمی کوردستانی هەدەهۆگەگرێتەوە بۆی تێپەڕێ بەسەریا بەڵێ ئەو بەشێکیش پەیوەندی هەیە بە بوونی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکانی خواکوورێک مەسەن ئەو هێرشانەی ئێستا بەشێکی هێرشەکانی تورکیا بۆ سەر ئەو منطقانە پەیوەندی هەیە بە بوونی پەکەکە لەوە پێی وایە ئەو ڕێگای خەتە مەترسیەوە بۆیە ئێران لەم بابەتەوە هێشتا ئۆکەی نەداوە بە عێراق ئەو پرۆژه هێشتا لە دراسەکردنە نەچوتە بواری جێبەجێکردنەوە چکە ئەوە یەکەم شت پێویستی بە ئۆکەی کۆماری ئیسلامی ئێرانەیە کە حکوومەتی سوودانی و لایەنە شیعەکان ڕازی بن کە ئەوە ئایا چەنە ئێران پێی وایە ئەوە ئایا ئەو کاریگەری سلبیە بێت لەسەر سیاست و قوڵایی ئەمنی خۆی دووەمیشەوەیە کە ئێران هەر ئێستا بیری لەوە کردوتەوە ئەو ڕێگا استراتیژیە نێوان بەسڕا و شەلەمچە بە خەتێکی شەمە نەفەر دەست پێ بکە بۆی ئەگەر قرار بوو ئۆکەیدا بۆ پرۆژەی گەشەی ئابووری تورکیا ئەو مەسەرەن ئەو دەخالەتی جددی هەبێ و بتوانێت ڕێگە گەشەیەت بەسڕاشدات تێکومان بۆیە بە نظری من ئەم سەردانە گرنگەی پزیشکیان بۆ بەسڕا پەیوەندی بەشێکی گرنگی هەیە بۆ بابەتەوە و دڵنیاشم بەبێ ئۆکەی ئێران حکوومەت عێراقی دەست بۆ ئەم کارە نابە و ناتوانێت سەرکەوتوو بێ بۆیە مەسەلە ئابوووریەکان لە ئێستاە گەمارۆکان زۆر زۆر تندن لەسەر کۆماری ئیسلامی هەڵاوسانێکی گەورە لە دراوی ئێرانیان ڕوویداوە و بەشێکی ئەتراز و ناڕزایەتی زۆری خەڵک هەموو ئەوانە کۆماری ئیسلامی ئێرانەیە بەدەستهێنانی بە تایبەتی ئەگەر دیقەت بی کۆماری ئیسلامی ئێران لە ئەو هێزانەی کە محوەرن مەسەلەن چ لە یەمەن چ لە سووریا چ لە لوبنان باشە هەموو ئەمانە کۆماری ئیسلامی ئێران هیچ داهاتێکی لە ڕێگەیانەوە دەست ناکەوێت ینی زۆرترین خەرجیەکە وەکو میحوەر بەڵام بۆ عێراقوانیە عێراق گەورەترین داهات ینی بۆ معلوماتی جەنابێت ئێستا عێراق ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن بەرمیلنەوە دەفرۆشێ داهاتی مانگانەی ئەگاتە نزیکەی 7-8 ملیار دۆلار ئەمە داهاتێکی هێزگار خەیاڵیە کە بێگومان ئێران لەم بارەیەوە مستەفید دەبێ خۆڵاتێک گازیشانی شادێتەوە ینی ئێستا بۆ معلوماتی جەنابێت لەم سەردانی پزیشکیانە خاڵێکی گرنگ کە باسیەکە عێراق 11 ملیار دلار قەرزداری کۆماری ئیسلامی ئێرانە هیناردنی گازی زروشتی و پێفرۆشتنی کارەبا ئەم پارەیە تەحویل نابێ بەهۆی گەمارۆکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە بەڵام ئەمریکا زۆر نەرمیە نوێنێ لەوەی کە ئەو پارەیە قسقس بدەنەوە بە کۆماری ئیسلامی ئێران تورکیا مەسەلەن لەم بارەیەوە ئەم داهاتەی نییە تەنها ئەو ئاڵگۆڕە بازرگانیە کە هەیەی بۆیە مەبەسمەیە ئەو جەوی جەنابەت باس کرد پزیشکیان لەم بارەیەوە گوایە 14 مەلەفی ئابووری ئەمنی فەرهەنگی کللتوری ئەوانە ئیمزاکە لەگەڵ حکوومەتی عێراقی کە بێگومان پێشم وایە پزیشکیان لەگەڵ ئەم ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنانە تەکلیف لە حکوومەتی عێراقیشەکە کە ئەمانە کەم و زۆر حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوت لەگەڵا باسکەم کاتەوەری وەکو دەگوترێت هیچ سیاسەتێکی سەقامگیر و هیچ ڕێکەوتنێک وەک پێویست جێبەجێ ناکرێت لە عێراقدا گەر هەرێمی کوردستانیش چمچیشی لەگەڵ عێراقدا نەگرێت و هاو بەشێکی نەکە دوای بەغداد و بەسڕا و نەجەف و کەربەلە هاتنی بۆ هەولێر و سلێمانی یەکەم سەرۆک کۆماری وڵاتی گۆک و ئێران دێتە هەولێر و سلێمانی ئەمە چۆن دەبینیت ینی دەیەوێت چۆن چی باس کا زیاتر لەگەڵ بەرپرسان بە نظری من یەکیان پرۆتۆکۆلیە کە ڕەدی و زیارەتە بووە کە ئەم جەنابی بابڵ تاڵەبانی هەم دکتۆر لەتیف ڕەشید هەم نێچیروان بارزانی و ئەم سۆدانی کردویانە بۆ لە کاتی پرسەی ئیبراهیم ڕئیسی و لە دوای مەراسیمی دەست بەکاربوونی پزیشکیانیش ئەو وەکو ڕەدێکی ئەتیبار و ڕەدێکی زیارەت ئەوەکە دوو هەموویەکە بە نظری من بۆ کۆماری ئیسلامی ئێران هەولێر و سلێمانی زۆر گرنگەوە بە تایبەتی سلێمانی بۆ دلیلی کە مەسەلەن جەنابی مام جەلال
بناغەدانەری پردی ئەم پەیوەندیانەی دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ تاران و ڕۆڵێکی گەورەی هەبەوە دۆستایەتێکی گەورەی هەبووە لەگەڵ ئەمانە وە کۆماری ئیسلامی ئێران بۆی گرنگ بۆکە لەم منتقەیە وەکو ناوچەی سنی نشین ئەهمیەتی گەورەی پێ بدە و دوای ئەو سنوورێکی پانوپۆری لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە یا با بڵێم لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و ئاڵگۆڕی بازرگانیەکانیشان لەو 10 میلیارد دلاری کە هەیە نیوەی لەگەڵ هەرێمی کوردستانە وە کاڵا کەلوپەلێکی ئەوە لەبەرەوە پەیوەندێکی تاریخی گەورەشەیە لە بینی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووەکو هێزێکی شۆڕژگێر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بەعس یعنی لە ماوەی 8 ساڵی شەڕی عێراق ئێرانە ئەم پەیوەندیە زۆر گرنگ بووە و لەگەڵ هەولێریش بە نەزەری من وەکو پایتەختی هەرێمی کوردستان وەکو بوونی قۆنسۆلیە لە هەمان شێوە کە چۆن لە سلێمانی هەیە لە هەولێریش هەیە و پەیوەندیەکی تاریخیشیان هەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سەردانەکانی نێچیڤان بارزانی و مثلەن ئەو پەیوەندیانی سەرۆکی حکوومەت کە ڕەنگە لە زۆر بابەتی ئابوووریە یعنی یارمەتی کۆماری ئیسلامی ئێرانی دابێ هەمووانە کۆماری ئیسلامی ئێران بۆی گرنگە و خاڵێکی تریش کە کۆماری ئیسلامی ئێران گرەوی لە سەرکاوەیە کە بە هەمان شێوە کە چۆن هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان دۆستی ئەمریکا ئەوروپیەکانن بە هەمان شێوە دۆستی ئەوانیش بن و هاوسەنگێت یەک نەچێ و زۆر بۆی گرنگە و گرەوی گەورەیەکە لەسەرەوەی ئەگەر ئەم تایتەرازۆ بەلای خۆیدا نەڕوان نێڵێ بەلای ئەوانە بڕوە وەکو دۆ سەیریکەن لە منتەقەکەیە خاڵێک کە ڕەنگە لە نێوان هەرێمی کوردستان و تارانە پارادۆکسی لەسرە گرفتی ناوەتەوە مەسلەی ئەمنیەوە بوونی بنکە و بارەگاکانی هێز ئۆپۆزیسیۆنەکانە ئەوانش بە نظری من کە خاڵی گرنگی ئەم سەردانانەی پزیشکانە بێت چ لە بەغا و چ لە هەولێر و لەسەوە ڕێکەتن سەر هاتیەکردن ڕێکەتن ئەم تکارن بژن وەک پێنگاوایەکە چۆ وارێکی بچێکردنیش بێگومانە و ئەو ڕێکەوتنەکە کاتی خۆی لە نێوان عەرەزی و بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان کراوە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا گوایە ئەو کەمپانە گوازراون ئەگەزرێنەوە بۆ سوورداژ و هەندێک لە کەمپەکانی تر دروستکراون قسەکەەوەیە کە پێم وایە ئەوە جێگای نیگەرانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەڵام لەژێر فشاری زەختێکی زۆری ئەوەی کە ئەم هێزانە کاریگەری سلبیان هەیە لەسەر سنوورەکان و کۆماری ئیسلامی ئێران تەکلیفی زۆری کردووە پێم وایە کۆماری ئیسلامی ئێران هێشتا قەناعەتی کردووە بەڵام ئایا مەسەلەن بەمە ئیکتیفاکە کۆتایی پێێنێ بۆیە مەسلەی ئەمنی و مەسلەی هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان بابەتێکی گرنگە و ڕەنگە هەندێک جار خلافیشی لەیەکەوێتەوە و کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە وەکو پێویست ڕازی نەبێت لەو مامەڵەیە بەڵام بەهەرحاڵ بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستان هەر شوێنێک بێ پێویستە ڕێز لەم هێزە ئۆپۆزیسیۆنانە بگرێت لەبەرەوەی کە کوردن و خەباتی کوتوکۆشانێکی هاوبەشیان هەیە مەسەلەن وەلە بەرامبەرەوەی کە ڕاستە کەمپێک دروست دەکرێت بەڵام ئەو کەمپە مەسەلەن ئایا مەسەلەن داواکاری ئەم هێزانە چییە کە بە نەزەری من حکوومەتی هەرێمی کوردستانە بێ وەڵامی پێ بداتەوە مەسەلەن نەکەونە ژێر مەترسی زیاترەوە ولا من کاتیشە کۆماری ئیسلامی ئێران ئیکتیفا بکە باوەی کە ئەم ئۆردوگایانە چۆڵ کراون بۆ کەمپێک کە یوەن چاودێریەکە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەنوەر حسێن بازگر شارەزای کاروباری ئێران سپاس کە میوانی کەناڵەش سپاس بۆ خێراتی سپاس